ئازاری هەیە؟ بەڵێ. پێم وابێ سیارەکە تەگەری ئەو پاسە جام بوو دووکەڵی لێ هەڵەسا کە بەیانیەکەی ڕۆشتی. دوێنێ پاسێکی قوتابیان لە سەر ڕێگای کونەماسی نزیک گوندی کارێزە وەرگەڕا و 18 کەس لە ناو پاسەیە بریندار بوون. لە ناو ئەو بریندارانەدا مامۆستا قوتابی و منداڵی قوتابیانی مامۆستاکانیشی تێدا بوو کەمە کاردانێکی زۆری لەکەوتەوە ژمارەیەک لەو مامۆستا قوتابیانە هێنرانە نەخۆشخانەی ئەنوەر شێخە و بێ بەرامبەر چارەسەریان بۆکرا 9 کەس هێنرانە ئێرە 5 گیان تا ئێستا نەخۆشخانەیان بەجێهێشتووە 4یان لێرە ماوە 2 قوتابی و 2 مامۆستا. مامۆستایەکیان ئێستا لە ناو نەشتەگەریایە دوێنێ شەو یەکێک لە منداڵەکان نەشتەگەری بۆ کراوە نەشتەگەری خۆڵی بۆ کراوە من پێم خۆشە بچمە لای مامۆستا سامان کە باوشی ئەو قوتابیەیە لێرە مامۆستاجیان سڵاوە لێ بێ دۆخی تەندروستی خۆ چۆنە سەرەتا. وڵاهی من باشم سپاس بۆ ئێوەی بەڕێز بۆ ڕووماڵکردنی ئەو ڕووداوە نەخوازراوی دوێنێ ڕوویداوە بەگشتی سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە هەواڵیان پرسی ئەوانەی لە خەم بوون ئەوانەی تەلەفۆنیان کرد بەرپرسانی حکومی و حیزبی و هاوڵاتیان و دۆستان و مامۆستایان و بەڕاستی قەرزاریان کردوین یعنی هێندە باش بوون لەگەڵمانە سپاس بۆ بەڕێوبەرانی پەروەردەی گشتی و پەروەردەی ڕۆژاوا کە لە یەکەم ساتی ڕووداوەکەوە لەگەڵمانە بوون لە نەخۆشخانە وەیتر ئەوەی لە دەستیان هاتبێ بە زیادەوە کردویانە و ئێوەش جێ دەست و پەنجەتان دیار بووە شەو بینی من بەڵام تەندروستی خۆم تاوە نەبوو سپاس بۆ ئێوەش کە مامۆستا خۆ لە کوێی پاسەکە دانیشت بووی. من تقریبا دوو ئەو ریزەی پشتی سایقنا ئەوەی خواردتریانەوەی تۆزە چاڵترە لە ناوهینەکە لێ دانیشت یاوەنی ئاگاداری ئێمە کە بەیانەکەی ڕۆشتین چە شەمان نەبوو بەڵام پێم وابێ سیارەکە تەگەری ئەو پاسە جام بوو دووکەڵی لێ هەڵەسا کە بەیانیەکەی ڕۆشتی پێم وابێت وەستان لە سەرپردەکەی کونەماسی تاکو نەختێ سارد بۆ سیارەکە ڕۆشتن بوو لە سەیرانگایەک بووین ینی لە شوێنێک نەبووین بڵێن مەترسی هەبێ بە سەلامەتی یەکەم ماڵەتمان هەبووە ماڵەتی باوکی قوتابیان و ماڵەتی پەروەردەشمان هەبووە لەو سەرەوە کە هاتیینەوە سعات 4 ویستمان زوو مناڵەکان بێنینەوە بۆ قوتابخانە و لێوێ ڕەوانەیان کەینەوە ئەم ئۆتۆمبیلە لە کۆتا پێچ بڵین لە نزماییەوە بەرەو بەرزایی سەرکەوتەوە نەبێ بڵێ خێرابێ زۆر خێرانە بوو من کوڕە بچکۆلەکەم لە پێشەوە بوو کە پەروەردەی تایبەتە لە پێشەوە بوو وەکچەکەشم تقریبا لە تەنیش خۆم بوو لە تەنیش خۆم بوو ئیتر پاسەکە تایەکی کەوتە سەر گڵەکە پێم وابێ لە پێشیشیان کە ئەخیر پێش بوو کە ویستی ڕێک بێتەوە بەڵام پێم وابێ تەسەروی شەقامێکی ڕێکی کردبوو شەقامەکە ڕێک نەبوو پێش بوو کە سوگانی زیاترشکان پاسەکە بەلایە هات تاجی کەوتە سەر خۆڵەکە و سوکارەکە لە دەستی وەرگرت و کەوتە سەر لە ئیتر ئەو بوو هەمومان کەوتینە سەر ئەو لایە ئیتر ئەو بوو کچەکەی من ئەو دەستێکی هەر خۆی شکا بوو پێرێ لە هەواری شار کەوتە بوو دەستی چەپی ئەم جارایان دەستی ڕاستی کەوتە ژێر پاسەکەەوە و بەڕاستی ئیتر بە زەحمەتێکی زۆر دەستیمان دەرهێنایەوە دەستی ئازاری زۆر بووە زیانی زۆر پێگەشتووە و داوا لە هەمووانەکەین کە دوعای خێرمان بۆ بکەن و بە سەلامەتی دوێنێ نیشتەرگەری بۆ کراوە بەڵام هێشتا ماوێتی ڕەنگەیەک دوو نیشتەرگەری تری بێ وەزعی دەستی باش ئێستا وڵی پەنجەکانی ئەجوڵێنێ ئیتر دوعای خێرمان لەسەر و کە خۆی گەورە بیپارێزێ و لە هەموو شتێ بە دووری کرد سپاس بۆ بەڕێستان پێم خۆشە بچمە لای خۆی ئەزەبێ ماسکەکەم ببەستم سڵاوتان لێ بێ چۆنی وەزعە چۆنە باشم دکتۆرەکان چیان پێوتی وتیان نازانم نازانی ئازاری هەیە بەڵێ بەنیازیکەی نەخۆشخانە بەجێ بێڵی نازانم نازانی بە زیاتر پرسیار لێ نەکەم زۆر سپاس بۆ بەڕێستان ئەمەی کەی بینن ئەمە یەشەکە لەو منداڵانی کە لە ناو ئەو پاسەیە بوو کە لێرە ئەو ڕووداوی کە ڕوویدا تێدا 18 کەس بریندار بوو لە مامۆستا لە قوتابی لە منداڵی مامۆستاکانیش کە ئەم ڕووداوە لە دەوروبەری کاتژمێر 4 لە کاتی گەڕانەوە لە سێرەگەی کونەماسی ڕوویداوە ئەمە ئەو کچەیە کە دوێنێ شەو هەمووان خەمی ئەمیان بوو بۆ ئەوەی کە بە سەلامەتی بێتە دەرەوە بۆ ئەوەی کە نەشتەگرێکی سەرکەوتوو بێت وەکوی کە باوکیشی باسی کرد مامۆستا سامان باسی لەوە کرد کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە پارکیاواری شار قۆڵی چەپی شکاوە دوێنێش بەهۆی ئەو ڕووداوەوە
دەسی کەوتۆتە بەشێکی ژێر پاسەکە و زانێکی زۆری بەرکەوتە بۆیە شەوی ڕابردوو نەشتەگەری بۆ ئەنجام گەیەندراوە و لێسادا چاوەڕوانن بزانن نەتیجەکان چییە بێ لەسەر دۆخی تەندروستی و دەسی تاوەکو نەشتەگەری دیکەشی بۆ بەنجام گەیەندرێ و لێسادا یەکێک لە مامۆستایان کە ناو پاسەکەشدا بوون لە ناو نەشتەگەریدایە و چاوەڕوانن کە بزانن دۆخی تەندروستی ئەویش چۆنە بێت.